سلاوتان نبه هم کاتتان باش پارێزان هەواڵەکانم کاشبەرێتان پێشکەشەکەین. کۆمیتەی گەلو باوەڕێکانی کەجەکە کوردۆناسیۆنی جوواکی ئیزیدی لە ئەوروپا و هاوکات کۆنگرەی جوواکی کەجەدەکەی ئەوروپا و تەفدەم و بەڕێوەبەری خۆسەری دیموکراتی هەرێم و باکوور ڕۆژهەڵاتی سووریاش لە ڕاگەیەنراوێکدا جژنی چوارشەمەی سووری کۆمەڵگەی ئیزیدەکانیان پیرۆزکردە و ڕانگەیاندە و هیوادارن ئەم جژنە ببێتەوە کاری ئازادی یەکسانی و ئاشتی لە ناو هەموو گەلاندا. کۆمیتەیە گەل و باوەریان یا کێجێکی وەکەبەری ئیساژی جوواکە ئیزیدی جژنا چارشەمە سۆر دبن ئێریشی قڕکردنیان دەورەتا ترکدە پێشوازی دکە. جوواکە ئیزیدی بگاوێن خۆرت پێشە ڕۆژە خۆی ئازاد بخۆی دەرکەتنا لە نرخێن خۆیان چاندی زمان و باوەریە خۆی ئاوا کرد. لێ هێژی دبن گەفە دەورەتا ترکا قڕکەر میتینگەر و هەفکاریان وێ پەدەکێدەنە. دەورەتا ترک بزیهنیەت و پۆلیتیکای خۆی قڕکردنێ لە دژی گەلین هەرێمی شەرەکی تۆپێکی دومێشینە. بەتایبەتیژی دژمنێن سەرەکەیان گەلی شانگالێ دەورەتا چێتەیا ترک هەفکارێن وێ پەدەکێ و دەورەتێن هەرێمێ هەر ڕۆژ ئێریشیان قڕکردنێ دەکەن. جوواکە ئیزیدی بە بریارە و نرخێن خۆیان چاندیان کەڤنار بپارێزە. کێجێکی دازانین کو جوواکە ئیزیدی بە هشمەندی ئیرادە و تێکۆشینا پرنێزی بدەستخستنا مافین خۆیان خۆسەریە دموکراتیک بووە. ji bo pêşa roja xwe li ser xaka xwe ya qedîm ava bike bi biryar û baweriyeke mezin têkoşînê dimeşîne. Koordînasyona Civaka Êzidiya Ewropayê cejna çarşema serê Nîsanê pîroz kir û got em neçarin tifaqa xwe çêkirin. Di her mirî de hêza xwe xurtir bikin û çarenûsa xwe bi destê xwe binivîsînin. Azadî bi hêsanî nayê bidestxistin. Kongrê Civaka Demokratîk ya Kurdistanê li Ewropayê CDK'yê jî cejna çarşema sor li Civaka Êzidî û tevahiya mirovahiyê pîroz kir û ha got. Li dijî êrişên dewleta Tirka dagirker û hevkariya PDK parasira Şengalê û hemû Kurdistanê erkameya sereke ye. Çarşema sor li hemû mirovahî û li Civaka me ya Êzidî pîroz be. Tevdemên jî cejna çarşema sor pîroz kir û ev bank li xelkê Êzidî ku li kampên Başûrê Kurdistanê dimînin kir. Em bank li xelkê Êzidî dikin ku vegerin Şengalê û girêdana xwe ya bi berxwedana Şengalê re çêkin. Yekîtî û hevgirtina xwe xweş dibikin. Her wiha em bank li hêzên siyasî û neteweyên Kurdistanê û hemû rêxistinên mafê mirovan û sivîl dikin ku piştgirî û alîkariyê bidin destkeftiyên Êzidiyan ên li Şengalê. Rêveberiya Xweseriya Demokratîk ya Herêma Bakur û Rojhilatê Sûriyê jî cejna çarşema sor li Civaka Êzidî pîroz kir û banga parastina nirxên Êzidiyan kir. پارێزرانی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجۆلان کە ماوەی 36 مانگە ناتوان هیچ زانیاریەک لەو بارەوە وەربگرن داواکاریەکی نان پێشکەش کرد و هەرێک لە ڕازێ سوورک ئیبراهیم بلمەس ئێمران ئەکمەکچی و جەنگی سوورکلی لە پارێزرانی نووسنگی یاسایی سەدە بۆی بتوانێت دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجۆلان ئۆمەر خەیری کۆنار حەملی هەڵگرتنەوەی ساکتاش هەنجام بدەن سەردانی هەرێک لە داواکاری گشتی کۆماری بۆرسا و بەڕێوەبەرەتی زیندانی ئەمرالیان کردووە. پەیوەندی ڕێبەر ئۆجۆلان لەگەڵ ژیانی دەرەوە بە تەواوی پشراوە هیچ وەڵامێکی داواکاری بۆ دیدار نادرێتەوە هەندێک جار دوای چەند مانگێ بە پارێزران دەڵێن سزای دیسپلین هەیە. تۆڕی پشتیوانی نێودوڵەتی کە لە 91 کەسایەتی و دامەزراوە پێک دێ نامێکی ڕاستەی ئالان میچل سەرۆکی CPT کردو و تێدا داوای کردووە کە دەست بەجێ شاندێک ڕەوانەی ئێمرالی بکە. تۆڕی پشتیوانی نێودوڵەتی کە کامپینی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجۆلان چارەسەری سیاسی بۆ دۆزی کورد دەست پێ کردووە نامێکی بۆ سەرۆکی CPT دکتۆر ئالان میچل نووسیوە. تۆڕی پشتیوانی نێودوڵەتی جارێکی دیکە و دۆخی بەبیر هێناوەتەوە کە لە ئێمرالی لە ئارادا و بانگوازی لە CPT کردووە هەوڵەکانی بخاتەگەر. هاوکات لەگەڵ ئەو چالاکیی کە لە شاری ستراسبۆرگی فەڕەنسا دەستی پێ کردووە نامێک بۆ سەرۆکی کۆمەڵی تێی ڕێگری لە شکنجەی سەربەنجومانی ئەوروپا CPT دکتۆر ئالان میچل نێردراوە 91 کەسایەتی و دامەزراو کە پشتیوانی کەمپینی نێودوڵەتی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجۆلانیان کردووە. نامەکان وەژۆ کردووە تێدا ئاماژەیان بە گۆشەگیری لە دژی ڕێبەر ئۆجۆلان داوە کە وەڕایان گاندۆ لە ماوەی 36 مانگی ڕابردوودا هەوڵ دراوە کە ئێمرالی بکرێ بە تاپوتێک و ڕێبەر عەبدوڵڵا ئۆجۆلان ئێستا تەمەنی 75 ساڵە 25 ساڵە لە ناو گۆشەگیرێکی دژواردا 3 ساڵیشە هیچ زانیارێک لەبارەی سەلامەتی و تەندروستی ئەو بەدەست ناهێنرێ هەر بۆی داواکارین لە CPT کە هەوڵەکانی بخاتەگەر. بۆڵگرتنی گۆشەگیری سەر ڕێبەر عەبدوڵڵا ئۆجۆلان و مسۆگەرکردنی ئازادی جەستەیی کوردان و دۆستەکانە لە بەردەم کۆنسیڵی ئەوروپا لە ستراسبۆرگ کۆبوون و داواکراوە CPT دەمودەست بچێتە ئێمرالی. هاوسەرۆکی مەجلیسی گەلی ستراسبۆرگ فکرەت چەلیک ڕایگاندۆ کاتێک باسی دێتە سەر ڕێبەر عەبدوڵڵا ئۆجۆلان کورد دەرگای یاسادا دەخرێت ئیترکاتی ئازادی جەستی ڕێبەر ئاپۆیە. هاوسەرۆکاتی کە جێدەکە زوبێ دەزمرۆت گوتی هەتا ئازادی جەستی ڕێبەر ئاپۆ مسۆگەر دەکەین تێدەکۆشین هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ
کە هەندەی تشرین یەکەم دەستی پێکردووە گەشتۆتە قۆناغێکی گرنگ پێویستم تێکۆشانە دیواری ئیمرالی بشکێنێت گەلی کورد گۆشەگیری قبول ناکە. هاوسەرۆکی کۆنگرەی نەتۆی کوردستان کەنەکەش زەینەب بوڕاد ڕایگەاندووە تا شکاندنی گۆشەگیری ئیمرالی دەست لە تێکۆشان هەڵناگرن. ئەندامی پەرلەمانی ئەوروپا و ئەندامی سەربەخۆی پەرلەمانی ئێرلەندا تۆماس پرێنگل ڕایگەاندووە سەربەرزە کە لە ناو گەلی کووردا ئەوان بۆ ئازادی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجۆلان تێدەکۆشن و دەڵێن نزیکایەتی دەوڵەتی تورک بەرامبەر بە زیندانیانی سیاسی و عەبدوڵڵا ئۆجۆلان ترسی دەوڵەتی تورک نیشان دەدا. پرێنگل وتەکانی بە دروشمی بژی سەرۆک ئاپۆ گوتەوە. زیندانانی ئاسایشی باڵای ژمارە 1 دومڵووی ئەرزڕوم لە کۆتا چاوپێکەوتنیدا لەگەڵ پارێزەرانیدا ڕایانگەاندووە کە تێکۆشانمان لە ناو دەرەوە تا دێک گەورەتر دەبێت گۆشتگیری لەسەر ڕێبەر ئاپۆ دەشکێنین. زیندانانی سیاسی لە چۆچی هەڵمەتی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجۆلان چارەسەری بۆ دۆزی کورد لە 27 تشرین یەکەمی 2023ەوە لە چالاکیدان چالاکی مانگرتن لە خواردن بنۆریان لە 4 نیسان وەرچەرخاندوتە قۆناغێکی نوێ لەو قۆناغانوێدا زیندانیان بڕیاریان داوە بە پایکۆتکردنی دادگاکان و چاوپێکەوتن و تەلەفۆنکردنیان لەگەڵ بنەماڵەکانیان هەڵپەسارد. زیندانیان لە زیندانی ئاسایشی باڵای ژمارەیەک دومڵووی ئەرزڕوم لە چاوپێکەوتنەکەیاندا لەگەڵ پارێزەرەکانیاندا جەشنیان لەو بنەماڵانە لە چالاکی ئێشگریدات پەروەریدان و ڕێبەر عەبدوڵڵا ئۆجۆلانیش پیرۆز کرد. ئەبوبەکر ئەڵەدنی ئەندامی خوڵی پەنجەمی پەرلەمانی یارەمی کوردستان دەڵێن دەوڵەتی تورک 100 ساڵە بژاردەی سەربازی لە دژی گەلی کورد تاقی دەکات و نەیتوانێت کۆتایی بە کوڕ بێنێ و دژی هەموو ئەزمونێکی کوردی و بەردەوام هەوڵی لە ناوبردن دەدا و دەڵێ نابێ هێزە کوردەکان شەڕی کورد کوژی بکەن چونکە قازانجەکەی تەنها بۆ داگیرکاری کوردستانە. زۆربوونی هێرشەکان و ئۆپەراسیەکانەکانی دەوڵەتی تورک لە باشووری کوردستان پەیوەندی بە دوو خاڵەوە هەیە. خاڵ یەکەم استراتیژی نەگۆڕی دەوڵەتی تورک کە دژی هەموو ئەزمونێکی کوردی و تەجروبەیەکی کوردیە لە هەر شوێنێکی دنیا هەبێ و لە هەر پارچێکی کوردستانیشدا هەبێ ئەوە استراتیژێکی نەگۆڕە لای دەوڵەتی تورک کە هەوڵی لە ناوبردنی ئەو ئەزمونەدا. خاڵی دووەم بەشێکی زیادکردنی ئەم ئۆپەراسیۆنانە ئەوەیە کە بۆ دوورخستنەوە و هەناردەکردنی کێشەکانی ناوخۆی تورکیایە بەتابەتی کە ئێستا حکوومەتی ئاک پارتی لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی ئابووری لە تەنگژەیەکی گەورەدایە و باشترین دەرەنجامیش لەم میانەدا کە پێی بگەین شکستی ئاک پارتی بوو کە لە پارتی یەکەمەوە لە هەڵبژاردنەکانی شارەوانیەکان بوو بە پارتی دووەم و دەنگدەرێکی زۆری لێبووەوە بۆیە بەردەوام پێویستی بەوەیە کە کێشەکانی خۆی هەناردەی دەرەوەکە و خۆی وا لە قەڵەم باکە ئەو پارێزەری بەرژەوەندەکانی گەلی تورکیایە. بەڕای من پێوەنی بۆ دوو خاڵەوە هەیە. بڕیارە لە دەی خزیرانی ئەم ساڵ هەڵبژاردننی خوڵی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوەبچێ شەیدا ماڕۆف ئەندامی سەرکردایەتی حیزبی زەحمەتکێشانی کوردستانیش ئاماژەی بۆ کورە لەم هەڵبژاردنەدا دەیانوێت ڕۆڵ و پێگەی ژن بە کاریگەری بێڵنەوە ئەو لاخولەکانی پێشوودا نەتوانراوە تاو بکرێت پەیوەست بە مافی ژنان و سەقامگیری کۆمەلگا لەم خولەدا بگێنە ئەنجام. وەک ژنان ئێمە هەمیشە کار لەسەر دۆزی ژنان دەکەین هەمیشە خۆمان بە خەمخۆر و دڵسۆزێکی ژنان دەزانین ئیتر لە هەر بارێکی ژنان بێ لە ینی کۆمەڵایەتی بێ لانی ژنان بێ هەمیشە کاری بۆ ئەەکەین ئەمە پێشنگایەتی ئێمێکە کار لەسەر ژنکەین ئێمە ژنین وەکو ژن دوجاری وەکو مرۆڤ ئەمانوێ کار لەسەر هەموو ڕەوشەکانی ژنانکەین و هەرچم پێ بگرینی ژنان بێ کاری بۆ بکەین. لە ڕاستیە دەمانەوێت ئێمە کاتێکە پەرلەمان سەر لە دەست بەکایەکانی خۆی دەکاتەوەنێ و لە خولی شەشەمدا ئێمە گەرچی لە ڕابردوودا زۆرینەی ژنمان لەناو پەرلەماندا بوون بەڵام هەڵبەت بەهۆی ئەو سیستەمە پیاسالاری کە هەبووە هەرچەند من تا سەرسخان لەگەڵ و شەی پیاسالار نیم بەڵام ئەو سیستەمە پەروەردەیی کە هەبووە لە نێو پارت و ڕێکخراوەکان و ئەو پەیڕەوەی کە لە ناو پەرلەمانە هەبووە ڕێگە نەدراوە ژنان بەویستی خۆیان یاخود بەویستی کۆمەلگا کار بکەن ببنە پلەیەکی نێو کۆمەلگا. ئێمە تەمەنا دەکەین و دەمانوێت لە ڕاستیا لە خولی شەشەمی پەرلەماندا ژنان پێشنگایەتێکی تەواو بکەن ئەوەی کە نەکراوە
ئەمان تەواوی بکەن و جێبەجێ بکەن لەسەر یاسای باریکەسێتی، یاسای بەرەنگاربوونەوەی تونند و درێژی، ئیش و کاری ژنان بەگشتی و ئەو لایەنانەی کە ژن پێویستێتی کاری تیا بکە. وەزیری دەرەوەی ئیسرائیل داوای لە 32 وڵات کردووە سزا بەسەر بەرنامە موشکەکانی ئێراندا بسەپێنە و سوپای پازارانی شۆک و ڕێکخراوی تیرۆریستی بناسێنە چونکە ئەم سزایانە یارمەتی دەردەبێت لە لاوەزکردنی ئێراندا. ئیسرائیل کاتس وەزیری دەرەوەی ئیسرائیل لەبارەی پێشکەشکردنی داواکاریەکانی بۆ سزادانی ئێران لە تۆڕی کۆمەڵاتی ئێکس ڕاگەنراوێکی بڵاو کردووە و دەڵێت داوان لە 32 وڵات کردووە سزا بەسەر بەرنامە موشکەکانی ئێراندا بسەپێنە و سوپای پازارانی شۆک و ڕێکخراوی تیرۆریستی بناسێنە. کەناڵی CNN بڵاوی کردوەوە ئەنجومەنی جەنگی ئیسرائیل بژاردەی سەربازەکانی بۆ وەڵامدانەوەی هەرشەکانی دوای ئێران دەکۆڵێتەوە بە تایبەتی بە ئامانجگرتنی دامەزراوەکانی ئێران بەبێ زیانی گیانی. دەشڵێ ئەنجومەنی جەنگی ئیسرائیل لە هەوڵە دیبلۆماسیەکانی بەردەوام بەمبەستی زیادکردنی سزاکانی سەرگەران لە سەرتاسەری جیهاندا. جێگاماژێ شەوی 13 مانگە ئێران ڕێگەی چەندین فڕۆکی بەفرۆکان و موشک